هەڵبەتە ئەماوەڕۆ وەکو نمای شەشی ماتەمینی لێرە وەکو بەڕێوەبەتی گشتی کاروباری مین هەولێر نمای شەشی ماتەمینیمان ئەنجامدا بۆ ماوەی 5 دقە ڕێک لە سعات 11:55 دقەی سەر لە بەیانی ئەویش کاتی شەهیدبوونی پۆلێک شەهیدمانە لە دەڤەری زمار لە کاتی هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە لە شەڕی دژی با بڵێن تیرۆریستانی داعش. ئەو ڕێکەوتش ڕێکەوتی خۆی لە ئاساسدا 28 دەی 2014 بوو، بەڵام لەبەرەوەی دەکەوتە ڕۆژی هەینی ئێمە بە پەسەند مازانی لە دەستگای مینەوە کە بەیاننامەشمان بۆ هات ئەوڕۆ خوێندرایەوە لە ئەمڕۆ کە دەکات ڕۆژی یەکەمی دەستپێکی داوامەکان من لە ڕۆژ یەکشەممە ئەم نمایش ئەنجام دێن. تەبەن ئەوە وەکو بێ وەفایەکە بۆ گیانی پاچی ئەو شەهیدانەی کە لە ڕێگای با بڵێن پاکردنەوەی هەرێمی کوردستان لە بۆمبەکانی داعشکەدان نابەوە لە سنووری پارێزگای دۆب لە زومار. هەڵبەتە ئەو کار و چالاکانەیە کە ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری من دەکەن هیچی کەمتر نییە لە با بڵێن برا پێشمەرگەکانمان. ئێمەش هاوبەشیان بوون تا ئێساش لەسەر خەتین لەگەریان هەرچ داوایان لە ئێمە کردوی بە هەموو شێوەیەک یارمەتی هێزی پێشمەرگەی کوردستانمان داوا لە ئاسانکاری و لە با بڵێن هاریکاری پاکردنەوەی ئەو عەبوانەی کە هێزەکانی تیرۆریستی داعشدانێتەوە بەردەوامین لەو کارەشمان. هەڵبەتە قوربانیشمان داوەکو ئاماژەمان پێدا ئەو پۆلە شەهیدەی کە لە ڕۆژی 28 دەی 2014 شەهید بوون ئەوانە نمونەی ئاشکران کە لە سیمبولی با بڵێن شەهیدانن ئێمە بتوانیمان هاوکاری هێزی پێشمەرگە بکەین لەو بوارەوە. هەڵبەتە وەکو پیشەگەرانی کاروباری من ئەوە بەدەوا داوایکی ڕەوای خۆمانی دەزانین کە حکوومەت بەڕاستی چاو پێداخشانەوە بکات بە ئەو موچەی کە پاشەکەف دەکرێت لە ئیشەکانی مەچووکە ئێمە هیچمان لە پێشمەرگە لەبلا پێشمەرگەکان کەمتر نییە. ئێمە ڕۆژانە دووچار و بەرەنگاری ئەو بۆمب و تەقەمەنیانە دەبینەوە کە لە چێرگەمینەکان تووشیان دەبین. بۆیە ئێمە بەناوی هەموو پیشەگەرانی کاروباری من لە سنووری پارێزگای هەولێر داوا دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان چاو پێداخشانەوە بکات بەو موچەی کە پاشەکەف دەکرێت لە موچەکانی پیشەگەرانی کاروباری من بۆی بتانین زیاتر گوڕوتین بە کارەکانمان بێت. تا ئێستا ژمارەی شەهید و بریندارەکان لە سنووری هەموو کوردستان ئەوانەی کە بەفەرمی لە بواری کاروباری منیشان کردیا خۆی لە 130 قوربانی دەدات بەوانەیە کە شەهید بوونە بەوانش کە بریندارن. بۆ ئەو ساڵیش دەتانم ئاماژەی پێدەم لە سنووری پارێزگای هەولێر بەداخەوە تا ئێستا 12 قوربانی هەبووە لە مەدەنیان و لە کارمەندانی من تا ئێستا 12 کەس بەرمین کەوتون جێگای داخەسییانیان گیانی لەدەستداوە 9ەکەی تریش بە شێوەی جیازیا بریندار بوون.